سڵاو ئەمڕۆکە بە خۆشحاڵیەوە حەز دەکەم باس لە لێنزی سیگما ئارت 35 ملیم 1.4 بکەین لەبەرچی ئەو لێنزەم هەڵبژارد سوودەکی هەیە لە بۆ من و جیاوازی چییە لەگەر لێنزی 2.8 بێگومان لەو ڤیددیۆدا باس لە هەموو ئەو هۆکارانە دەکەم کەوا بە پێویستم زانیە ئەو لێنزە بکڕم و لەمە دووە کاری فۆتۆی ڕۆژنامەوانی خۆمی پێ ئەنجام بدەم. بەڕێزان لێنزی سیگما ئارت ئەگەر وەکو نرخ بەراوردی بکەین لەگەڵ لێنزی 35 ملیمی کانون بێگومان لە ڕووی نرخەوە جیاوازێکی زۆر هەیە. دوای ئەوەی بەراوردم کرد لە نێوان هەردوو لێنزدا لە ڕووی کوالێتیەوە و لە ڕووی نرخەوە لە ڕووی نرخدا بێگومان جیاوازێکم دۆزیەوە بەڵام لە ڕووی کوالێتیەوە هیچ جیاوازێکی وای نەبوو. تقریبان 99 وەکو ئەوە یعنی 100 یان دووەکەی دەگەڕێتەوە لە بۆ تۆزێک کێشی قورسترە نزیکەی 100 غرامێک لەو قورسترە کێشی زیاترە و تۆزە چیش سایزەکەی گەورەترە. ئەوەشیان بە کێشەم نەزانی و زۆر ئاساییە بەڵام وەکو کوالێتی هەمان ئیشت لە بۆ دەکاتن بە هەمان کوالێتیەوە ئەوەی ئەو نەتیجەیە لە فۆتۆیەکانی لێنزی کانون بەدەستی دێنی لەو لێنزەش بە هەمان شێوە بەدەستی دێنی 35 ملیمی ئەو لێنزە 35 ملیمیە 1.4 ئارت لە خێزانی لێنزە پرایمەکانە واتە ئەتوو بە هیچ شێوەیەک ناتوانانی زوم بکەی بەڵکو دەبێت خۆت لە بابەتەکانت نزیک ببیەوە و بتانی فۆتۆیەکانت لە نزیکەوە بگری بۆ ئەوەی ئەوەندەی خۆت دەتەوێتن دەری بچێنی لە تۆماری بکەیت لە ناو فرێمەکەتدا. ئەوەش ئامانجی من بوو چونکە لە لێنزی کانوندا ببورن لە لێنزی 24 کانوندا ئەو ئەنجامەی نەبڕاستە دەمکردە سەر 35 فۆکاڵی 35 بەڵام وەکو پێویست ئەو ئەنجامەی نەبوو کە لێنزی پرایم دەداتێ. ئەو مەسلەی نزیک بوونەوەش لە بابەتداوە ئەو قسەی ڕۆبرت کاپامان بەبیردێنێتەوە کە دەڵێتن ئەگەر هاتوو فۆتۆیەکانت وەکو باش نەبوون وەکو پێویست ئەوەمانای ئەوەیە وەکو پێویستە تو لە ڕووداوەکان یان لە بابەتەکانت نزیکنی کەوابوو خراپی فۆتۆ بەشێکە لەوەی کەوا ئەتوو لە دوورەوەی بابەتەکانی بۆیە فۆتۆیەکە خراپە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئەتو توێ ناو ڕوحی بابەتەکە و توێ ناو قوڵایی بابەتەکە لە نزیکەوە تۆمارت کرد ئەو کاتە فۆتۆیەکە زۆر فۆتۆیەکی بەهێز دەبێت و فۆتۆیەکی تێر و پڕمانە دەبێتن. لێنزی 24 ملیم هەیە لێنزی 50 ملیم هەیە بەڵام لێنزی 24 ملیم ئەگەر بێت و بە فۆکاڵی 24 ملیم ئەگەر فۆتۆ بگری زۆربەی کات فۆتۆیەکان برین خەتەکان خوار دەبن و بابەتەکان تۆزێک دەشێوێن ناکرێت لە بۆ هەموو جۆرە فۆتۆیەکی ڕۆژنامەوانی پشت بە 24 ملیم ببەستین بەڵام لێنزی 35 ملیمی هەموو هێڵەکان و هەموو خەتەکان بە ستونی دەمینێنەوە و بە عەمودی دەمینێنەوە و پۆرترێتش لە ناویدا زۆر ڕێک و ئەو ئەو شوێنەی سەبجەکتەکە تێدایە زۆر بە تەواوی دەردەچیتن هیچ کەم و کوڕێکی تێدانێ نە لە ڕووی ڕەنگەوە نە لە ڕووی ڕووناچیەوە نە لە ڕووی پێکاتەکەەوە ئەوان هەر هەمووی خزمەتی فۆتۆیەکی باش دەکەن. ئەگەر ئێستا بیکەینەوە سەرتا بە ناوی خوا بابزانین هەر لە نزیکەوە هیچ نەبی وا دیارە کەتەلۆکەتی پێویستمان پێی نییە کورد عادەتەن هەر ئیشی بەو کەتەلۆکە نییە هەرەوە کو لە کارتۆن دەردێ و ئیتر زارشکە تەماشای ناکاتەوە لە ناو جانتایەکی جوانیان پێچایە بۆکسەکەش ئیشمان پێ نەما جانتایەکەشی پێکاتەکە زۆر جوانە کەڤەرش چاچی هەیە ناوەکەی جوان ڕووپۆش کرایە و ئەوەی لێنزەکە بە پارێزراوی بمنێتەوە هودەکەی من حەز دەکەم هود بەکاربێنم لە بۆ فۆتۆ چونکە هود سوودی گەلێک زۆرە بە تایبەت لەو جێیانەی ڕۆژ لێت دەداتن ئەو هودەوات لێ دەکاتن هەموو کاتێک طبعاً هەندێک کات هەیە ڕۆژ کە
لە بەشێکی لێنزەکە دەداتن خزمەتش چاچی فۆتۆیەکە دەکاتن بەڵام لە هەموو کاتێکشنە هەندێک کات هەیە فۆتۆیەکە تێک دەداتن بۆیە لە ئەو کاتانێکەوە پێویستە بەکاری بێنین دایدەنێ مەسەری ئەو کاتانێکەوە وا باشە تیشکەی ڕۆژ بەر لێنزەکە بکەویتن ئەو کاتە لای دەبم و فۆتۆیەکی خۆم بۆ شێوەیەکە دەمەوێت دەیگرم ئەوە هودەکەی ئیشمان بە وەشنەوە بسم الله ئەوەشمان ئیش پێنەوە لە ڕاستیدا یەکەم جارمە لە نزیکەوە 35 میلیمی سیگما ببینم و دوای ئەوەی زۆرم لەسەری خوێندەوە چێکم کرد لە ڕێی برادەرانەوە ئەوانەی لێنزی سیگما بەکاردێنین نەک 35 میلیمی لێنزەکانی تری سیگما ئارت هەر هەمویان ڕکۆمنندیان کردم کەوا لێنزەشی زۆر چاکە دواتریش خۆم بەراورد دەکەم کرد لە ڕووی خێرایی و برێن خێرایی فۆکسکردنی و پێکاتەی کریستال و جامەکانی ناوی شوشەکانی ناوی هیچ جیاوازەکی نەبوو لەگەر کانون تەنها تۆزێک چێشی قوڕستر بوو ئیتر بە باشم زانی بیکڕم چونکە نرخەکەی جیاوازی نرخ لە نێوان ئەوە و لێنزی کانوندا زۆرە نزیکەی بەلای کەم 700 تا 800 دلار جیاوازیە واتە بە نرخی لێنزێکی کانون دوو دانەی ئەوها دەتوانین بکڕین ئیتر پێویست ناکاتن بچم ئەو بکڕم بەڵکو بە نیو قیمەت هەمان کوالەتی لێنز دەکڕم بوو بەبێ هیچ کێشەیەکیش ئەوە زۆری شوشەکەیتی حەز دەکەم لە نزیکەوە ببینن زۆر جوان دروست کرایە با بەکاری بێنین لەسەر کامێرایەکەمی دابنێم بەناوی خوا لێنزی 35 میلیمی فەتحەی 1.4 1.4 خزمەتێکی زۆر باشت دەکاتن لە کەمترین ڕووناچیدا دەتوانانی فۆتۆی زۆر چاش پێ بەدەست بینی ئەوە یەک لە ئامانجە هەرە سەرچیەکانی من بوو کە بتوانم لێنزێکی وام هەبیتن لە کاتی شەودا لە کاتی ڕووناچی کزدا بتوانم فۆتۆیەکی چاش پێ بگرم بە شەتەرێکی مام ناوەند و ئایزۆیەکی مام ناوەند بێ ئەوەی زۆر ئایزۆ بەرزکەینەوە یان خێرایی کامێرا زۆر دابەزێنینە خوارەوە ئەگەر تاقی بکەینەوە وەکو پێویست فۆکسکردنەکەی زۆر خێرایە بەڕاستی زۆر خێرایە ینی لەگەڵ نزیک بوونەوەت لە سەبجەکتەکەت یان لە پوینت فۆکسەکەت کە ئەوجەیە کە دەتەوێتن یەکسەر وەردەگریتن پێشتر لێنزی 35 میلیمی کانونم بەکارهینایە لێنزەکە زۆر خێرایە بەڕاستی لە ڕووی خێراییەوە هەمان خێرایی هەیە و هیچ جیاوازیەکی نییە زۆر جوانیشە ینی ڕوا بکەن لە لێنزە کانونەکە وەختە برێم جوانترە ینی ئیتر هیچ پێویست بەوە ناکاتن دوو قیمەتی ئەوە پارە بە لێنزی کانون بدەین کە هەمان کوالەتیمان دەست بکەوێتن بەو لێنزە تەواو ئیتر بەسیتی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵم بوون تا کۆتایی ڤیددیۆکە لە ڕۆژانی داهاتوش فیچەرێکی یاخود برین بابەتێکی فۆتۆگرافی گرنگم هەیە ڕەنگ بێت چەند فۆتۆیەکی بە لێنزە 85 میلیمیەکەی ببورن 56 میلیمیەکەی فوجی بگرم کە فۆکاڵی دەکاتن 85 سابتی سەر فول فرێمی باقی هەمووی فۆتۆیەکانی تر بەو لێنزە دەگرم هیوادارم لە بیری نەکەن سەبسکرایب چناڵەکەم بکەن و هەر تێبینێکتان هەبوو لە کۆمنت لە بۆین بنووسن هەمیش لە خزمەتتاندام